يعني ضروري دائما هم دەزانین ئێمە زەحیەی ئەو اتفاقە نێودەوڵەتیانە بە 100 ساڵ بە سایکسکۆوە بە هەموو اتفاقەکانەوە ئەوجا ڕۆژی ئەمڕۆمانە لە ڕۆژی ئەمڕۆمانە دیسان ئەو ئاڵەگۆڕە لە ئارادا خەریکە اتفاقاتی پشتپەردە دەکەن هەندێکی ئاشکرایە هەندێکیش پشتپەردەیە لە ڕۆژی ئەمڕۆ دابەشی هێزە دابەشکردنی هێزە لەسەر ئەرزی واقع و بەرژەوەندیەکانە باش ئێمە وەک کورد لە چ شوێنێکی لە کوێن لەو دابەشکردنە طبيعي اوان كميزي مفاوضات دادنه جناب بني باشتر دزانه داري سياسي دان كتو ازمونه كي بفراوان كان هي لسر ميزي مفاوضات كردي ضعيفه كان هي كردتي بهز يمناوي ارجع جون سو كردني او باشرونه چلناو خودي بشكل كردستان وچلناو بشكاني طبيعي كردتي بهز يمناوي طالما بوجي امرهم وچ حساب بوكو بكن او بلان ديانا دكن او خليكه عراق بيدن دبي وامريكا ما مستقرني او هاي ایران خەریکە خۆی ئامادە کردووە تورکیا بە دەرفەت دەزانی بۆ خۆی ئەو کارە دەکات چونکە دەزانن لەناو خودی کوردە پارچەبوونێک هەیە پارچە هەیە و بەوەی دەتوانن سەرکەون باشە ئێمە و باشیش دەزانن کوردی ئەمڕۆ سیاسەتی هەیە